سلااوان لێبێت و ئەم کاتتان باش. ئەمڕۆ چواردەمین یاخود فیستیڤالی ڕۆژی ڕوانزە، چواردەمین فیستیڤالی ڕۆژی ڕواندز لێرە لە هۆلی بۆنەکانی ئەم قەزایە بەڕێوەچێت. لێرە دەستپێکی مەراسیمەکە یاخود دەستپێکی چواردەمین فیستیڤالی ڕۆژی ڕواندز لادانی پەردەیە لەسەر تابلۆی ئینسکلۆپیدیای کارگێڕی ڕواندز لە ساڵی 1947 تا 2024 لەلایەن سامان عەزیز ڕەسوول بە هاوکاری ئەحمەد قادر حەمەدەمین قایمەقامی قەزای ڕواندز ئامادەکراوە. لێرە ئێستا هەر یەک لە سەرپەرشتیاری دارەی سربەخۆی سۆران قایمەقامی ڕەواندز چۆمان سیدەکان و قایمەقامی خەلیفان ژمارەی شتری بەرپرسی حزبی و حکومی ئامادەیان هەیە لە چواردەمین فیستیڤالی ڕۆژی ڕواندز. جا لە ژوورەوەش لە هۆلی بۆنەکانی ڕواندز لەوێش مەراسیمێک بەڕێوەچێت، دەقیقەیەک وەستان بۆ گیانی شەهیدان مارشی ئەیڕاقیب هەیە. لەوێش لەگەڵمان بن بۆ ئەوەی دوای تەوابوونی لادانی پەردە لەسەر ئینسکلۆپیدیای کارگێڕی ڕواندز لە ژوورەوە بڕگەکانی چواردەمین ڕۆژی فیستیڤالی ڕواندز بەڕێوەچێت. لێرە ئەو ئینسکلۆپیدیای کە ئامادە کراوە لەلایەن سامان ڕەسوولەوە کە ئەو بەو کارە سامانەگەر بێت ئێرە سلااوت لێبێت. چەند کاتی ویستا ئەمان هەموو کۆکیەوە و چی ئەگەر بە تەواوی باسی لە سەرەتادا بەخێراتی وی بەڕێز دەکەین. دیارە ئەوە دوم پرۆژەمە پرۆژەی کەمم کۆکردنەوەی زانیاریەکان بوو، واتە وێنە و زانیاریەکان لەسەر قوتابخانەی پاشای گەورە کە ئەم ساڵ مەراسیمەکە بەڕێوەچوو یادی 100 ساڵەی دامەزراندنی مەکتەبی پاشای گەورە بەڕێوەچوو. لە دوای ئەو مەراسیمە بیرم کردەوە کە دەست بۆ پرۆژەیە بکەم، ئەویش کۆکردنەوەی هەرچی لە ڕووی زانیاریەوە ناو وێنەکان کە ئینسکلۆپیدیای کارگێڕی ڕواندز لە دوای ڕووخانەی مێردنشینی سۆران تاکو ئێستا زانیاریەکانی کۆکردەوە. سەبارەت بە پرسیارەکەشت نزیکی تقریبان 7 مانگ پێوە بوومە، واتە لە مانگی 11 تاکو پێش ئەو مەراسیمەی خەریک بوومە. لەڵێ سپاس دەکەین. بڕیارە پاش چەند خولەکێکی تر لێرە لە نێو هۆلی بۆنەکان ڕواندز مەراسیمەکە بەڕێوە بچێت. وەگوتم لە ژێر چاودێری هەڵگور شێخ دارەی سەربەخۆی سۆران جا ڕوانزیەکان لە ناوەخۆ دەرەوەی ڕواندز هاتوون بۆ مەبەستی ئەوەی کە ئەمڕۆ بەشداری بکەن لە چواردەمین ڕۆژی ڕواندز کە ساڵانە ئەم ساڵاچێ بەڕێوەچێ. بڕیار بوو ئەم ساڵ بکرێت، بەڵام ڕۆژی ڕواندز کەوتە نێو مانجی ڕەمەزانی پیرۆز بۆیە ئەنجام نەدرات. لەگەڵمان بن بۆ ئەوەی دوای ئەوەی کە مەراسیمەکە دەستی پێکرد دیمەن و وەبەرگە جیاوازەکانی چواردەمین فیستیڤالی ڕۆژی ڕواندستان بۆ بگواسینەوە.